وا تەمەنی ئەم ئاشەی کۆیە نزیک دەبێتەوە لە سەدەیە کەچی هێشتا کاری تێدا دەکرێت. هەموو ڕۆژێک لە بەیانی زۆ تا خۆر ئاوە دەبێت کار دەکا و گەنم و جۆ دەکات بە ئارد. ئەم ژنە سەر و 6 ساڵە گەنمی هێنا و تا بیکات با بڕوێش. دوایەوەی کارەکەیان بۆ ڕای کرد ئیدی خۆی بە هێڵەکێک بڕێشە باشەکە جیا دەکاتەوە تا بیباتەوە ماڵەوە. کوران دیتمان پاسی کوران نێدەین لێرە لێی دەکەین ئەوز دەکەینە دادوو. ئەوێ هێزەوە گەنمی ساوارەکە کوران دێ بدەهین لێرە لە ئاسمان قدری لێ هەردەین ئەلێرە لێی دەکەین و گەنمی دەینین برێن لۆ بڕووسی لۆ ساواری لۆ گەنمە کوتای لۆ هەموو سەچ دێنی ئێرە. ئاشەکە شێوازێکی تلارسازی سەرنجڕاکێشی هەیە. دیوارەکانی ئەستورن و سەقفەکەشی بە شێوەی گومەز دروست کراون. ئەمیر یەکێکە لە ئاشەوانەکان کە برازای مام خدری خاوەن ئاشە. ئەو بڕە پارەی لا گرنگ نییە کە لە بەرامبەر کارەکەی وەری دەگرێت، بەڵکو پاراستنی ئاشەکەی لا گرنگترە. باسەوەش دەکات هەموو ڕۆژ گەر بۆ کات بەسەردبردنیش بێت هەر سەردانی ئاشەکە دەکەن. لەو دێمیەوە هەتا ئێستا ئیشێ دەکات بەردەوام. ئەو چەند نەوە شتوای بەڕێ کردی ئێستا ئەمە لە سەرینە ئەو ئاشە چەند ئیشەشی دەکات. گەنمێ دەینەن دەیکەنە ئارد، ئەو مەچینەی ئاردە. ئەوەی لە ئەوش لە پێشی کە ڕاوەستایمە ئەو مەچینەی ساوار و گەنمەکوتا و بڕوشیە. بەڵام دوایە کە لێرە خەلاز بوو دەیبەنە ئەو پێدەن زاڕوشە لەوێ دەی هاڕی. ئەزەکە هاڕی ئەو خوشکانە دێن دای دەبێژن و ئیشی خۆیان جێبەجێ دەکەن و دەڕۆن. ئاشەکە دروست ساڵی 1927 دروست کراوە. سەرجەمە و ئامێرانی کە کاری پێکراوە ئەو کات تا ئێستا هەمان کار دەکەنەوە. جگە لە ئارد و ساوار ئامێرەکان چەڵتوک دەکەن بە برنج. نەوەکانی مام خدری ئاشەوان و هەموو دانیشتوانی کۆیە چاوێن لەسەر ئاشەکەی و بەو هیوایان بەردەوام لە کاردا بێت لەسەر شێوازە کۆنەکەی. دیار جەمال بۆ دەنگی ئەمریکا کۆیە.